ساڵتان لە بێدنەرانی پایتەخت میدیا دیارە ئێستا ئێمە لە نێو نەخۆشخانەی فێرکاری کەرکووکین دیارەمەی دەبینن ساتی گەیشتنی بەڕێز هیوا ئەحمەد مستەفا بەرپرسی مەکتەبی ڕێخستنی کەرکووک گەرمانی پارتی دیموکراتی کوردستانە بۆ نێو نەخۆشخانەی فریا نێو نەخۆشخانەی ئازادی کەرکووک دیارە مەبەست لەم سەردانە ئاماژەم سەردانە بۆ سەرداریکردنی بریندارانی ڕووداوە هاتوچۆکەی دوێنێی کەرکووکە وەکو دەبینن ئەمە ساتی گەیشتنی هیوا ئەحمەد مستەفای بەرپرسی مەکتەبی ڕێخستنی کەرکووک گەرمیان لەلایەن بەرپرسانی نەخۆشخانەی ئازادی شاری کەرکووک پێشوازی لێ دەکرێت و بڕیارە پاشکەمێکی تر سەردانی بریندارانی ڕووداوە کارە سەدبارەکەی دوێنێی گەڕێکی دەواازە بکات کە بەهۆی ڕووداوێکی هاتوچۆ زیاتر لە 25 کەس بریندار بوون و 6 کەسیش گیانیان لەدەستداوە لە ڕووداوەدا وەکو دەبینن. هاوکات هیوا ئەحمەد مستەفا دیارێکی تایبەتی دیارێک تایبەت دەدات بە بریندارانی ڕووداوە هاتوچۆکە کە ئێستا سەردانیان دەکات. بلا بلا يعني بينراني پایتەخت میدیاکەن لەگەڵمان بن دەمانێت بچین سەرەوەی نەخۆشخانە تا بکۆی کە دیمەنەکانتان بۆ بپازین. دیارێنانی نەخۆشخانەی ئازادیە لە کەرکووک بریندارەکانی ڕووداوەکەی دوێنێ کا لە کەرکووک ڕوویدا لێرەن بریندارەکان ئەو کات و دەبینن ساتی گەیشتنی هیوا ئەحمەد مستەفا بەرپرسی مەکتەبی ڕێخستنی کەرکووک گەرمانی پارتی دیموکراتی کوردستان و ئەندامانی ڕێخستن و شاوە نەزم کەرکووکی کەسایەتی دیاری کەرکووک سەردانی بریندارەکانی ڕووداوەکەی دوێنێ دەکەن. كاكا باشن والطن صوت صحتك كاكا والطن صحتك عزيز هو جنابي كان مسرور بعد ذلك سلاوي أما دياري كان مسرور
سپاسی خستەخانەش دەکەین لو قلنا تزحمد بيبرا حمل او لو غير هذا بەس ئەگەر ئەو جەنابی دیکتۆرەوەمان کوردستانیش ئەوێش هەموو خستەخانەکان دەرگای لەسەر تێزە بکات انشاءالله باش ان شاء الله غازي ولا ده السلام عليكم كاكا وانا ريبا یەکی کەشەوە انشاءالله باش كاكا بانا خوش كان درس تزورنا في ابرا في فاضل هاي اي والله كز درناس دیارێکیان مەسرور ئەگەر خانەکانی سپاسی تەقسیر ناکەم انشاءالله باشە هەموو شتێک بەدەست خۆیە باشە دەبش خۆش بکە حمد يوم بس لو كاكا باسل انشاءالله باش هذا والله ما في هاي قسم عمرشی کردووە هەرچی پێویست بێ ئێمە لە ئاخرەی کوردستان بەس الحەمدولله باش بەس ئەگەر پێویستیان نەکرد دەزان سپاسی دکتۆرەکان زۆرمان طبعا موبايل اي والله يمرنا عزيزة باش ئەمە دیاری کاک ماسەوە باش الشعب شارت ان شاء الله سلامة بەڵام ئەگەر شتێک پێویست الحمدلله الجماعة جدا للاخوان الاعزاء طبعا مبدا بنراتي سرك حكومه يريم بوسا مسؤول برساني هذول السودان في ذلك ويارا مال او كاري جاري شام كاكي صفا يعني وسيد أولى قبل ذلك أنا وين تعرف شلون مثلا أو أنا ما كنت بخش على كم شغل اليوم بس والله پێم لە خوای گەورە داواکارم انشاءالله بریندارەکان زوو چاک ببنەوە سپاسی دکتۆرە بەڕێزەکان دەکەین ئیدارەی خەستەخانە کە لێرە هیچ تەقسیریان نەکردووە کارمەندەکان دکتۆرە بەڕێزەکان بەڕێوەبەرایەتی خەستەخان ئەمڕۆژ من بە نوێنەرایەتی جەنابی کاک مەسرور بارزانی هاتووم جێگری سەرۆکی پارتیمان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دیاری تایبەتمان بۆ بریندارەکان هێنا
و پێشمان ڕاگەیاندن جەنابی ئەمری کردووە هەرێمی کوردستان دەستگا پەیوەنددارەکانی بە مەسەلەی چاککردن و باشکردنەوە بە معالەجە هەمویان ئامادەن لە خزمەتیاندا دەبن. شەویش جەنابی وەزیری تەندروستی پارێزگاری هەولێر لەگەڵمان لە خەت بوون ئامادەی خۆیان دەربڕی بۆ هاتین سەرمان لێدان و سەردانی ماڵی کۆچ کردووەکانیش دەکەین بۆ ئەوانیش بە هەمان شێوە ئینشاءڵڵا خوای گەورە شیفا بدا و کەرکووک و هەموو کوردستان لە بەڵاو موسیبەت بە دوور بگرێ هەمومان بەیەکەوە جوانی ئازاری هەر برایەک بۆ ئێمەشە ئەمە عەرەبە ئەوانی تر کورد نەوی در تورکمانە هەمومان ئینسانین خوای گەورە هەرێکەی بەش بەڵام دەبێ هەموو وەکو برا لە کاتی هەوا ئاگامان لە یەکتر بێ سپاس دیارەوەی کە گوێبیستی بوون پەیامی هیوا ئەحمەد مستەفا بەرپرسی مەکتەبی ڕێخستنی کەرکووک گەرمیان بوو سەردانی دیندارانی ڕووداوەکەی دوێنێی کەرکووکی کرد کاکە وە خۆی هیچی بۆ ناکەن سێ مناڵی تالاسی بە دەستماچکردن لە هیواوەریان یعنی هەتاکەیە شتێک هەر بوو مناڵەکانی بکەن چاوت خۆشیانی کاکەەوە خۆی وەزعی بەسەرهات سەری ڕۆی ماڵی ڕۆی مناڵی ڕۆی ئێکەی ئەخە بە ژمارە نەبێ ژمارە نادەم بەڕاستی ئەوە مناڵەکانی خەڵک وەڵا بە دەستماچکردن دەیشەڵا کردار بێ ئەوەش ناڵێ دیارەکەیان بۆ بنێ دکتۆر شاسوە دکتۆر ئەلان چۆنی بۆ خۆتان بە